فێرکردنی نمونەیی پێویستە پێشەوایانی مەسیحی بیرروباوەڕی ڕاستەقینە فێر بکەن و خۆیان جێبەجێ بکەن لەم قۆناغەدا لە ئەنجیلی مەتا سینارۆیەکی سەیرمان هەیە چونکە ئێستا فێرکردنەکەی ئاراستەی خەڵک و قوتابیەکانی دەکات ئەوانەی خۆیان بە شوێنکەوتەی عیسا دەزانن نەک هەر 12 قوتابیەکان بەڵکو کۆمەڵێکی گەورە کە دەڵێن ئێمە قوتابین ئەوانە ئەوەیان بیست کە عیسا بە فەریسی و سەدوقیەکان و پیاوانی ئاینی فەرموو لێرەدا عیسا هۆشداری دەدات لە دووڕوویی لە بەشی 23 ئایەتی 1 بە شێوەیەکی ڕاستەوخۆ و سادا دەفەرموێت پاشان عیسا بە خەڵکەکە و قوتابیەکانی خۆی فەرموو مامۆستایانی تەورات و فەریسیەکان لەسەر کورسی موسا دانیشتن لەبەر ئەوە ڕێک هەموو ئەوانە جێبەجێ بکەن کە پێتان دەڵێن بەڵام بەکردداری ئەوان مەکەن چونکە ئەوان باسی شتێک دەکەن بەڵام خۆیان کاری پێناکەن لێرەدا عیسا پێیان دەفەرموێ ئەوە بکەن کە فێرتانی دەکەم بێگومان ئەو ئاماژە بە فێرکردنەکانی موسا دەدات کە دروستن خۆیش فێرکردنە هەڵەکانی ڕەت دەکردەوە لێرە پاسا بۆ کارەکانیان ناکات بەڵکو بەگەڵ دەفەرموێ ڕێک هەموو ئەوانەی جێبەجێ بکەن کە پێتان دەڵێن بەڵام کاتێک فێرکردنی هەڵە بکەن ئەوە مامەڵە لەگەڵ دووڕووییان دەکات دەفەرموێت چونکە دەڵێن و ناکەن عیسا هەندێک ڕوونکردنەوە دەدات بێگومان یەکەمیان پابەندبوونە بە یاسا باری قورس و گران دەپێچنەوە و دەیخەنە سەرشانی خەڵکی بەڵام خۆیان نایانەوێت بە هیچ شێوەیەک لە هەڵگرتنی بارەکاندا یارمەتیان بدەن نەک بە دەمارگیری و پابەندبوون بەڵکو بە دووڕوویەکی تەواو مامەلا لەگەڵ پرسێکی دیکە دەکات کە لوتبەرزیە هەموو کردارەکانیان بۆ ئەوەیە خەڵکی بیان بینن بە پانکردنی نوشتەکانیان و گەورەکردنی کۆڵینگەکانیان نوشتە خشتەکێکی بچووکە لەسەر سەر و باڵیان دادەنێن تیایدا چەند ئایەتێک لە کتێبی پیرۆز لە پەیمانی کۆن هەیە گوایە بنەماکە پەیڕەو دەکەن جا گەورەشی دەکەن بۆ ئەوەی خەڵک بیبینن بەڵام ڕێک ئەوە پەیڕەو ناکەن کە موسا فێری کردبوو بە شتێکی دیکەش تاوانبار بوون ئەویش خۆویستیە حەز دەکەن لە میێوانیدا لە لای سەرەوە و لە کەنیشتەکانیش لە ڕێزی پێشەوە دابنیشن لە بازاڕیشدا سڵاویان لێ بکرێت و خەڵک بەڕابی بانگیان بکەن دوای ئەوە عیسا ڕاستەوخۆ ئاوری لە فەریسیەکان دایەوە و فەرمووی بەڵام قوڕ بەسەرتان ئەی مامۆستایانی تەورات و فەریسیەکان دووڕوان لە ئاەتەکانی 13 و 16 و 23 و 25 و 27 و 29 هەمان ڕستە دووبارە دەکاتەوە بەڵام قوڕ بەسەرتان ئەی مامۆستایانی تەورات و فەریسیەکان دووڕوان بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ دووڕووییان بکات پێیان دەفەرموێ ئێوە خەڵکی بەرەو لە ناوچوونی هەتاهەتایی دەبەن و ئەوەش بەباشی ڕوون کردەوە ئێوە ڕێوڕەسمی دەرەکی ئەنجام دەدەن و خۆتان لە ناختانەوە لە ژیانی گوناهبار داین نێردراوە ڕاستەقینەکانی خوددا ڕەت دەکەنەوە نمونەی یەحیای لە ئاوهەڵکێشیان بۆ دەگێڕێتەوە کە دوای ئەوە خۆیشی هات و ڕەتیان کردەوە نێردراوە ڕاستەقینەکانی خوددایان ڕەت کردەوە ئەمەیە حکومدانی کۆتایی ئەی مارینە ئەی بێچووە ماران چۆن لە سزای دۆزەخ هەڵدێن عیسا هاوسەنگیەکی سەیری هەیە ماوەیەک گوتەی سەختی فەرموو لێرەداش دڵی عیسا دەبینین لە مەتا 23 37 تا 39 ئەی ئۆرشەلیم ئەی ئۆرشەلیم بکوژی پێغەمبەران و بەردبارانکەری ئەوانەی بۆت نێردران چەند جار ویستم منداڵەکانت کۆبکەمەوە هەر وەک چۆن مریشک جوجەڵەکانی لەژێر
باڵیدا کۆ دەکاتەوە بەڵام نەتانویست. ئەمە زۆر لە دڵدا نزیکە. ئەم بڕگە لە یەک نەچووە گرنگانە. دەبینین ئەیسا گریا بۆ ئۆرشەلیم کاتێک دەڕوانینە شارەکە. ئەوە تا ماڵەکەتان بە وێرانی بۆ بەجێ دەهێڵدرێ. پێتان دەڵێم ئیتر نامبیننەوە هەتا ئەو کاتەی دەڵێن پیرۆزە ئەوەی بە ناوی یەزدانەوە دێت. لەوێدا کاتێک دووبارە دەگەڕێینەوە پەرستن تەنها بۆ خۆی دەبێت. گەلەکەشی دەبینن کە ئەو هات و گوناهەکانیانی هەڵگرت بۆ یەکەم جار ئەو شتە تێدەگەن. بەڕاستی سیپارەی حەزقیێل یارمەتیمان دەدات بۆ ئەوەی تێبگەین ئەم شتە چییە و بۆچی پەرستگای ئۆرشەلیم بنیادنرا لەو کاتە. بەڕاستی ئەیسا لە بنەمای پێشتر خۆی دوور دەخستەوە لە گفتوگۆ بەڵام ڕاستەوخۆ بەرینگاریشی کرد. ئەوە لە پەیمانی نوێ دەبینین پۆڵس بۆ تیمۆساوس دەنووسێت و پێی دەڵێ فێر بە و نیان بە و خۆڕاگر بە. گوێ بگرن لە نامەی تیتۆس 1:1-14 چی نووسی. دوای ئەوەی باسی سیفەتەکانی پیرانی کرد، پۆڵس تیتۆسی لە کریت بەجێهێشت بۆ ئەوەی کلیسایەک دابمەزرێنێت و پیران دابنێت. دەبێت دەمی ئەمانە دابخرێت چونکە بۆ دەستکەوتی ناڕەوا بە فێرکردنە ناپەسەندەکانیان تەواوی خێزانەکان هەڵدەگەڕێنەوە. یەکێک لە پێغەمبەرانی دوورگەی کریت گوتوویەتی کریتیەکان هەمیشە درۆ دەکەن، دەعبای بەدکارن، نەوسنی تەمەڵن. ئەم شایەتیە ڕاستە لەبەر ئەوە بەتوندی سەرزنشتیان بکە تاکو لە باوەڕەکەدا دروست بن و سەرنج نەدەن ئەفسانەی جوولەکە و ڕاستپاردەی ئەو کەسانەی کە لە ڕاستی هەڵدەگەڕێنەوە هەمیشە درۆ دەکەن، دەعبای بەدکارن، نەوسنی تەمبەڵن. واتە خراپترینی خراپەکان لە دنیادا لە کریت هەیە. ئەو شوێنەی کە پۆڵس و تیتۆس کلێسایان دامەزراند. دەڵێت ئەم شایەتیە ڕاستە لەبەر ئەوەی بەتوندی سەرزنشتیان بکە لە لایەکی دیکەوە دەمانەوێ مێگەلەکە بپارێزین. بەتوندی سەرزەنشتیان بکە تاکو لە باوەڕەکەدا دروست بن و سەرنج نەدەنە ئەفسانەی جوولەکە و ڕاستپەردەی ئەو کەسانەی کە لە ڕاستی هەڵت دەگەڕێنەوە. لە هەندێک حاڵەتدا پێویستە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ بەکار بهێنن بۆ ئەوەی مەڕەکانی ئەیسای مەسیح بپارێزین لەو کەسانەی کە بەرەو لە ناوچوونیان دەبن. ئەو هاوسەنگیە لە ناوەڕۆکی نامەکان دەبینین کە بۆ کلیساکان نووسراون. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێڕامان و وەڵامدانەوە کە لە خۆزگەکان ڕادەمینێن لە مەتا بەشی 5 و هۆشداریەکانی بەشی 23 تا چ ڕادەیەک قوربەسەریەکان پەیڕەو دەکرێتە سەر ئەوانەی ئەمڕۆ خۆیان بە مەسیحی دەزانن. بەراورد بکە نێوان خۆزگەکان و قوربەسەریەکان. جیاوازیەکی گەورە هەیە لەم زنجیرەیەدا. دەبینین ئەوەی ئەیسا فێری کرد یارمەتی خەڵکی دەدا بۆ ئەوەی باوەڕ بهێنن، بەڵام لە کۆتاییدا چەکوشەکە دەکەوێتە کاتێک دەگاتە پیاوانی ئاینی کە نایانەوێ ببیستن و ڕاستی ڕەتدەکەنەوە و باوەڕ بەوە دەکەن کە خۆیان دەیانەوێ جا بە خۆشەویستیەکی ڕاستەوخۆ و خۆشەویستیەکی تند ڕوویان لێ دەکات. ئەوەی دەیەوێت بیڵێت ئەوەیە کە کلێسا مەرجەعە. لە کلێسا خۆ جێیەکاندا پێویستیمان بەوەیە کە بیر و باوەڕ هەڵەکان چارەسەر بکەین بە تایبەت لەگەڵ ئەو کەسانە کە خۆیان بە پێشەوە دەزانن کەچی کلێسا وێران دەکەن. پێم وایە ئەوەی پۆڵس بۆ تیمۆساوسی نووسی لە بەشی 4 ئایەتی 11 و 12 بەڕاستی ئەم بنەمایە پوخ دەکاتەوە و دەڵێت
بەم شتانە ڕابسپێرە و فێر بکە. با کەس سوکایەتی بە گەنجینەیت نەکات، بەڵکو ببە بە نمونە بۆ باوەڕداران لە قسە و ڕەفتاردا، لە خۆشەویستی و باوەڕ و پاکیتدا. با دووبارە بنەماکە بخوێنینەوە. پێویستە پێشەوایانی مەسیحی بیر و باوەڕی ڕاستەقینە فێر بکەن و خۆیان جێبەجێ بکەن.